جارێکی تر ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەبێ ئامادەبوونی ئەندامانی پارتی و سەرۆکی ئەنجومەنەکە کۆبوویەوە و لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا لیژنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارا بکرێتەوە تا بتوانن چاودێری شوکارەکانی ئیداری کەرکووک بکەن. یەکەمی پێداگیری کراوە لەسەرەوەی کەوە دەبێت لیژنەکان کارا بکرێنەوە لیژنەکانی مەجلیس بە ژێرەی پەیڕەوی ناوخۆی مەجلیسی محافظە. خاڵی دوێمیشی ئەو دەنگۆیانە و ئەو قسانی کە باسەکرێ لایەن هەندێک بەرپرسی شارەکە و بەندێک ڕاگەاندنەوەکەوە مەجلیس لە کار کەوتەوە توانای کارکردنی نییە. ئێمە ئەوانە بە دەور دەخینەوە چونکەوە تەنیا هەوڵێکە بۆ پەردەپۆشکردنی ئەو کارەنە یاسایی و نائیداریانی کە دوور لە چاوی ئەنجومەن دەیکەن. سێم ئێمە هەمومان لەسەر متفقین کە حوارێک دەست پێ بکەین گفتوگۆ دەست پێ بکەین بۆی کە چۆن بتوانین مەجلیس بەتابەتی ڕیاسەی مەجلیس و پاشانیش پۆستەکانی تر ڕێکەوتنی دەستە بکرێت تەفعیل بکرێت. خاڵی چوارم ئەوەیە کە پارێزگار چەندین کۆبوونەوە ئەکات محافظە بەعامی کات بە بەشداریکردنی نوێنەرانی ئەنجومەنی پارێزگار. ئێمە دامان کردو ئەو لیجانانی کە تایبەت بن بەو کۆبوونەوەانە حاضر بن بە تایبەتی لیژنەی ئەمنی. هەر لە کۆبوونەوەی ئەمڕۆدا تورکمانەکان وێڕای داوای یەکلایکردنەوەی سەرۆکایەتی ئەنجومەن پێشنیاری ئەوەشیان خستە بەردەست ئەندامانی ئەنجومەن تا بتوانن داوا لە ڕێبوار تاڵەبانی سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەن بکەن بەشداری کۆبوونەوەکان بکات بە پێچەوانەوە متمانەی لێوەر بگیرێتەوە. لیستی برایەتیش بەمەرجی یەکلایکردنەوەی پۆستی پارێزگار ئامادەیە پۆستی سەرۆکی ئەنجومەن و سەرۆکایەتی ئەنجومەن لە کۆبوونەوەیەکدا یەکلایی بکاتەوە. ئەو قسەما و ئەمڕۆم کردمان ئەو کۆبوونەوە با بڵێن چۆن ئەتوانین ئێمە بە بێ ڕئیس و بێ نائب چۆن ئەتوانین ئیش بکەین. حقیقە من ڕاییم بۆ ئەنەوە دعوەتی ئەیکەن کاکری بوار بادیە حاضر بێ ئەگەر نایە سەبەب بڵێ بۆ ئێمە ڕسمی بە کتاب ئەڵێ من ناتوانم ئیشم وایە وایە مەسەرەن ئێمە ئەتوانین عضوەیەکی تر ئەندامێکی تر خۆی ڕئیسە بێ انتخاب بکەین دوای ئەتوانین ئیشمان بکەین مەسەرەن پێشمان هەیە انتخاب محافظە هەیە نایب محافظە ئەوانە هەمووی ئیشن میسال یانی با دەورمان ئێستا مەسەرەن ئیشە بێ لە کەرکووک مەجلیس نازانێ پارە دێ بۆ سەرفەکە چۆن سەرفەکە ئێمە ناڵێن یعنی خراپ سەرفەکە بەس قانون ئەڵێ ئەبێ مسادەقەت مەجلیس محافظە یان مەجلیس محافظە ئەبێ بزانێ ئەو پارەیە بۆ چۆڕۆژ پێشنیارێک کاتە پێشەوە کە ئێمە نووسراوێ بکەین بۆ بەڕێز کاک ڕێبوار داوای لێ بکەین بڵێن بگەڕێرەوە بۆ دەوامەکەی خۆت و ئیش و کارەکانی خۆت لە ناو شاری کەرکووکە ئەنجامدا ئەگەر وانە بێ دەرگاکان کراوەیە بەرامبەری ئێمە بۆ ئەوەی ئیش و کارەکانمان بڕوان ناکرێ ئەوها ئێمە هەر تەماشا بکەین و متەفەڕج ڕابوێستین و ڕۆژانەش هەستەکەین کورد غەردری لێکرێ و هەستەکەین کەرکووک پیسایی و خاشاک خواردوێتی و هەستەکەین هێرشێکی گەورە هەیە لەسەر فەرمانگەکانمان و هەستەکەین دێهاتەکانمان جوتیارەکانمان خەریکنە و ناوانە چۆڵەکەن و ئێمەش ئەوە ڕابێسین تەماشاکەربین بۆیە ئەبێ هەنگاو بنین. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی کێشە سیاسیەکانی نێوان پارتی و یەکێتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانیوە کۆ ببێتەوە و پۆستی پارێزگاری کەرکووک لە بەرژەوەندی کوردی یەکلایی بکەنەوە هەر ئەمە شەوای کردووە پارێزگای ئێستای کەرکووک کۆمەڵێک بڕیار دژی کورد دەربکات کە لە داهاتوودا تەنها هاوڵاتیانی کوردی شارەکە لێی زەرەرمەند دەبن. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پێکهاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا بەش بوون بە سێجەم سەردا پارتی لەلایە کەرکووک بەداگیر کرا و دەزانێت و نایەتەوە ناو کۆبوونەوەکان یەکێتی و هێزەکانی تری ناو لیستی برایەتی لە هەوڵی کاراکردنەوەی ئەنجومەندان عەرەب و تورکمانەکانیش بە مەرجی دانانی سەرۆکایەتی ئەنجومەن ئامادەن لە کۆبوونەوەکان بەشدار بن هەر ئەمە شوای کردووە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدرێت و ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ ڕۆڵێکی نەمێنێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.